بەنای خۆی بەخشندەی میهرەبانێکێک لەو کێشانەی کە نەخۆش ئەکرێت لە دوای نەشتەگەری سنگ تووشی بێ بریتە لە لێچوونی هەوا کەندێک جار واکە ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە بمێنێتەوە یان ناچاری بە سۆندەکەەوە بینیتە ماڵەوە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە داوای تەندروستی سمارت سواس بەخوای گەورە هیدایەتی داین کە بیرۆکەیەک بدۆزینەوە. ئەم بیرۆکەیە ماوەی چەند ساڵێکە لێرە بەکاری هێنین دوجار وەکو توێژنەوەی زانستی تەقدیمی یەکێک لە گەورەترین کۆنفرانسەکانی جیهانمان کرد کە بریتە لە کۆنفرانسی ساڵانی ESTS European Society for Thoracic Surgery کەوا چاوەڕوانەکرێت لە هەفتەی داهاتووە لە هەنگاریا بەسرێ. ئەم بیرۆکەیە قبول کراوە کە لێ وەکو ئیبداعێکی زانستی وەکو توێژنەوەیکی زانستی مناقەشە بکرێ و بۆ ئەوی زۆرینەی خەڵک زۆرینەی سێژنەکان لە سەرتاسەری جیهان سوودی لێ ببینن. بەڕاستی ئەمەشێکێکە لە وەرچەرخانەکانی تاوەری تەندروستی سمارت سوپاسی خوای گەورە ئەەکەین لەسەر هەموو نیعمەتەکانی لەسەر و هەمویانەوە وەرچەرخانەکانی تاوەری تەندروستی سمارت وەرچەرخانە.